کەمی داتا و زانیاریی پێ گرفتە زۆر گەورەکانی ئەم پرۆژەیە تاواکەین کە پێک دێ لە نزیکەی ملیۆن و نیوە گوشە 10,000 بابەت ئەوە ساڵێ تێپەڕیوە پارمانگی هەشت بوو ئێستێژمانگی هەشتە یاعلانی ساڵیادەکە یەکەینەوە کە سواز بەخوا لە 154 بابەتەکانمان تەواو کردووە واتە نزیکی 5,400 وشە. ئەمە مژدەیەکی خۆشە ومێ دەکەین نەگاتە کاتەکەی خۆی هەمووی تەواوکەین. ئەم پرۆژەیە گرنگیەکی زۆری معریفی هەیە لە ڕاستە تا ئێستا شت زۆر نووسراوە لە هەڵەبجە بەڵام وەکو داتا وەکو زانیاری ئەو شێوە ئەکادیمی کە ئێمە گرتومانەتە بەر تا ئێستا نەکراوە بۆیە ئومێ دەکەین بێتە زانیاری نامەیەک هەموو ئەو شتانی لەسەر هەڵەبجە هەیە لە ڕووی جوگرافی و مێژووی و ڕۆشنبیری و هەموو لایەنەکانی کەوە بگرێتەوە. خەڵک زۆر باشە ئەوە ئێستا بینی هەموو بەڕێوەبەرەتە گشتیەکان جەنابی محافظ جەنابی قایم خام و سەرجەم مدیر ناحیەکان هەر هەمویان هاتوون و هاوکارێکی زۆر باشمان ئەکەن. ئەم پرۆژەیەکی گەورە و گرانە پرۆژێکی هاوبەشی نێوان ڕێکخراوی خاڵبوو هزری ڕۆشنبیری و زانکۆی هەڵەبجەیە کاک شێخ عەلی عێزەدین سپۆنسەرەکەی دابین کردووە. طبعاً پێشتر ئێمە ئەم شارە هیچ باگراوندێکی نەبوو لەم پرۆژە و لەم کارەیە و لە سەرەتاشا بەر لەوەی کە پرۆژەکەی ئەعلام کرد ئێمە ماوەیەکی زۆر شەنوکەوی ئەم بابەتەمان کرد کە ئەتوانین بەم کارە هەڵسینیاننا. خۆشبەختانە دوای ئەعلانکردنی پرۆژەکە سەرچاوی مرۆیی باشمان دۆزیەوە سەرچاوی سپۆنسەریشمان دۆزیەوە بۆ ئیشکردن لەسەر کارەکە. ئێمە ناڵێ ئەم کارە ئێمە بێکەم و کورتیە بێ ئەگەر کەسێک کار نەکاکەم و کورتی نییە و یا با بڵین هەڵە و ئەوانەیە نییە بەڵام ئێمە لە چوارچەوەی ئەم پرۆژە ئەوەی کە پێمان کرا بێ ئەوەی کە پێمان بکرێ لە کوی ئەو بابەتانی کە کاریان تیاکەین هەوڵین بابەتەکان گشتگیری و شمولی و با بڵین لە ڕووی علمیشەوە بابەتی تەواو تێر و تەواو بن. پرۆژەکە بانکی زانیاریە بابەتێکی ئێژگار گەورە و گرنگە دەیان و سەدان بابەت ئەتوانم بڵێم هەزاران بابەتێ تا ئێستا 1.6 لەسەر نەنووسرا بۆ نمونە ناوی کانیە کارێزێک دەشتێک پانتایەکی جوگرافی بچوو کەسایەتە کە هەر کەس نەیناسێ یا بۆ بڵین شاعیرێک ئەدیبێک هێشتا ئەوە لە ناو کۆمەلگایان نەناسێنرابێ. ئێمە دەواازەیەکمان کردوتەوە هاتوین لە ڕێگەی خەڵکە پسپۆڕەکانی خۆمانەوە لەسەر ئەم کۆی ئەم بابەتانە شتمان ئامادە کردووە. ئێمە پوختەیەکمان لەسەر ئامادە کردویتر خەڵکانی ئەکادیمی و خەڵکانێکی معنی لە داهاتووە یەن ئەم بابەتانە باریزەکەن بابەتی علمی و جوانتر و گشتگیرتر و شمولیتریان لەسەر نووسن. زۆر گرنگە ئێمە بەشێکی زۆر لەو ناوانەی کە تا ئێستا نەبوون یاونن ئێمە هاتوون لێرە دەرمان خستون لە داهاتووە خەڵکانی پسپۆڕ ئەتوانن کاریان لەسەر بکەن و ئەبێ بانکێکی زانیاری ینی هەویە ئەبێ بە هەویەک بۆ پارێزگای هەڵەبجەی ئەمڕۆ.